هاوسەریەتی سنەتی ژیانە ئاوەدانی ئەم سەرزەویە لە ڕێگەی ئەم پرۆسە جوانەوە هاتووەتە دی و هەر لەسەر ئەم ڕێگا شەرعیەش بەردەوام دەبێت. خوای پەروەردگار کە ئەم غەریزی جنسیەی لەناو لەشی مرۆڤ دروست کردووە لە نێر و مێدا لە کاتی پێگەیشتنیاندا سەر هەڵدەدا، ڕێگای تێرکردنی شەرعیانەشی بۆ داناوە کە ئەگەر ئەو ڕێگایە کە زەواجی شەرعیە بگیرێتە بەر کەس تووشی گرفت نابێ. بەڵام ئەگەر بێت و گرفتی بۆ دروست بکرێ، ئەگەر بێت و لەمپەر لەبەر دەمی زەواجی شەرعی گەنجانە بەهۆی دوورکەوتنەوەمان لە دینی خوای پەروەردگارەوە بۆ کوڕان و کچانمان بێنینە پێش، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی لەو کاتەدا بترسن کەوا فەساد عریض ڕوو بدە، ئاژاوەیەکی زۆر گەورە و فراوان بێتەنەوە ئەم ئومەتی ئیسلامەوە کاتێک کە لە شریعەتی خوای پەروەردگار لاتاندا و زەواجی شەرعیتان بۆ کوڕ و کچەکانتان ئەنجام نەدا. جام زەواجە بەڕاستی ئەگەر لە کاتی خۆیدا بکرێ شتێکی زۆر چاکە، هەر وەختێک کوڕێک و کچێک وەختی خۆیان هات لەو وەختە تێپەڕ نەکە، پشت بە خوای پەروەردگار هەوڵیان بۆ بدرێ کە سوکار دڵسۆزان باوک و دایک ئەوانەی کەوا دەستڕۆیشتووی نای کۆمەڵگان ئەوانەی قسەیان دەڕوا و ئیعتیباریان هەیە هەوڵ بدەن ئەم کارە خێرە بۆ کوڕ و کچەکان ئەنجام بدەن. زانان قسەیەکی زۆر جوانیان هەیە، دەفەرمون هەر تەمەنە بۆ کاتی خۆی، ئەگەر ئەم تەمەنی کە خوای پەروەردگار هێناوێتێ پێشەوە دوای باڵغ بوونە و تەمەنی زەواجە ئەگەر تێپەڕی ئینسان گرفتی بۆ دروست دەبێ. لەمایان فەرموویانە نمونەیەکیان هێناوەتەوە، بەڵام نمونەکە بە هەڵە حاڵی نەبین، نمونەیان بە تۆپ هێناوەتەوە، تۆپی ناو یاریکردن. تۆپی ناو یاریکردن ڕەمزی سوکایەتی نییە، ڕەمزی تەلەب و داواکردنە. ئەوەی لەو ساحەی گۆڵێنەدایە هەمووی عەوداڵی دوای تۆپەکەیە. ئەگەر ئەو تۆپە نەبێ، ئەو تۆپە بە نرخ نەبێ، باش و ڕێک و پێک نەبێ، ئەم یاریە ئەنجام نادرێ. دەفەرمون کوڕ و کچ لە تەمەنی 18 ساڵیدا، بەتایبەت کچ کە گەیشتە تەمەنی 18 ساڵی، ئەڵێن وەکو یاری تۆپی پێ وایە. لە یاری تۆپی پێدا، یاریزانەکان لە من باشتر دەزانن، 22 یاریچی عەوداڵی ئەم تۆپەیە، هەمووی هەوڵ دەدا تۆپەکە بێتە لای ئەو، بەدەستی ئەوە بێ، ئەو هەدەف پێکێ. 22 کەس عەوداڵی یەک تۆپە. کەس لە تەمەنی 18 ساڵیدا 22 کەس جاری وایە خوازبێنی دەوری و خولیەدا. دەی بە فرسەتی بزانە کامیان شیاوتر و لایەقی ئەوە بوو کام تۆپەی تەسلیم بکرێ با زەواجی لەگەڵا بکە. لە تەمەنی 18 بۆ 28 ساڵ، دوای ئەوەی 10 ساڵ لە تەمەنی تێپەڕی و زەواجی بۆ نەکرا، ئەمجا تۆپی سەبەتە چۆن 10 کەس دیاری بەدەور دەکا. ئەمجا لە زیاتی 22 کەس بەدەوری عەوداڵ بێت، 10 کەس بەدەوری تۆپەکەی عەوداڵن، وەکو تۆپی سەبەتە. هەز مشتریەکان کەم بوونەوە، خوازبێنیکەرەکان وردە وردە پاشەکشەیان کرد، لە 22 بوون بە 10. لە تەمەنی 28 ساڵی تا 38 ساڵی ئەگەر هەر زەواج نەکرا، وەکو تۆپی گۆڵفی لێدێ، یەک کەس بۆی دەچێت، تەنها یەک مشتری دەبێت. ئەڵێن لە 38 ساڵی بۆ بەرەو ژوور بۆ 50 ئەوانە وەکو تۆپی تێنسی لێدێ. تۆپی تێنس هەموو کەس لە خۆی دوور دەخاتەوە، کەس ناوێ بیگرێ، بەردەوام لە خۆتی دوور دەخەیتەوە. ئەمە قسەیەکی جوانە، هاندانێکە پێمان دەڵێ کاتێک کچەکەت خوازبێنیکەری شیاوی هات مەهێڵە لە 18 بگاتە 28، خۆلکە لە 28 تا بوو مەهێڵە دەم مشتریەکانی کەم ببنەوە. بە فرسەتی بزانە بۆ کوڕەکەشت بە هەمان شێوە. کوڕێک کە تەمەنی 18 ساڵ بوو 28 ساڵە ئاسانتر خوازبێنی بۆ دەکرێت لە کوڕێک کە تەمەنی چوبێتە 40 ساڵیەوە. هەرچەند ئەمەش قیاسێک نییە، جاری وا هەیە کچێک یان کوڕێک دەمێنێتەوە قەدەری خوای پەروەردگار زەواجەکەی بۆ هەڵناسووڕێ، بەڵام بەختی هەیە لەوەدا کە تاخیر بووە. خاتو خەدیجە دایکی ئیمانداران، دایکی ئێمە و هەموو ئیمانداران ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، معلومی جەنابتانە لە تەمەنی 40 ساڵیدا شووی بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوش کوڕە گەنجێکی تەمەن 25 ساڵ، سەرکەوتوترین زەواجی ژیانی مرۆڤایەتیش بوو. ڕۆژە گرفتێکی لە نێوان لەیاندا ڕووی نەدا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕۆژە بیری لە ژنهێنانی دووەمیش نەکردەوە لە تەمەنی خاتو خەدیجەدا. کەواتە جاری واشەیە ئینسانێک دەگاتە تەمەنی 40 ساڵ، معنای ئەوە نییە بە ئومێد بوو بێت لە ژیان. من ئەم خوتبانە دەخوێنمەوە خوا نەکردە نەبێتە مای دڵگرانی بۆ کەسانێک کەوا تا ئێستا هەلی زەواجیان بۆ نەڕەخساوە، چونکە لە ناو کۆمەڵگای ئێمەدا منیش واقعی وەک تۆ دەبینم برای عەزیز خوشکی بەڕێز کە دەبینم کۆمەڵێکی زۆرمان هەیە تەمەنیان وەگەیشتە سەر و 30 بۆ نەکراوە، کۆمەڵە کوڕیشمان بە هەمان شێوە هەن. ئەم وتاران و ئەم زنجیرە باسە پێمان دەڵێ
پەلە بکە دەرفەل لەدەست مەدە مەڵێ ئەمڕۆ بەسپەی مەڵێ ئەم کوڕنا ئەو چونکە دواتر پەشیمان دەبی تۆش ئەی کوڕ ئەوەندە ڕاڕامەبە وا مەزانە مەلیکە جەمالێکی حۆریەکی بەهەشت بۆ بێن لەسەر ئەم زەوی ئەمجا پێ ڕازیبی ئێمە بەبەستەکەمان لەوەیە دەرفەت لەدەست مەدە ئەینا زۆر جار ئینسانیش هەیە زەواجیشی بۆ ناکرێ وەرە یەک کتێبێکی گەورەم لایە ئەو زانانەی کە لەبەر عیلم زەواجیان بۆ نەکرا یەکی وەکو ئیمامی نەوەوی ئەو زاتە پێشەوا گەورە وفاتی کرد و زەواجیشی نەکرد زانای گەورەی کورد سەعیدی نەوڕەسی بەدیع الزەمان وفاتیشی کرد و زەواجیشی نەکرد ژنیشی نەهێنا کچیشمان هەیە ڕابعی عەدەویشمان هەبوو ئەولیای خوا زەواجی بۆ نەکرارە بە خواپەرستی هەرچەند ئەمانە خواپەرستی و عیلم لەگەڵ زەواجات یەکگیر نین بەڵام مەبەست ئەوەیە خەڵکێکیش هەبووە سەریشی نایەوە و زەواجیشی نەکرد لە ژیانیشا ڕەشبین نەبوو بەدبەخت نەبوو خۆشی بە خۆت بڕە خزانی زۆر قودوەیە کە حتا قیامەت ناویشی هەیە ئەوانەی کەوا هەلی زەواجتان بۆ نەڕەخساوە ما گەشبین بن بە ژیان مادام ئیمانتان هەیە مادام ڕێک و پێکن دیندارن پاکن خوا خۆشی دەون قەناعەتتان هەبێ وشەی قەناعەت بۆ خۆتان هەڵبژێرن قەناعەت پێنج وشەیە سبحان الله پێنج وشەیە وشەی قەناعەت پێنج وشەیە وەکو پێنج فەرزەی نوێژ گەورەیە هەر کەس پەنا بۆ ئەم قەناعەتە بەرێ خوای پەروەردگار سەرکەوتووی دەکا زانایان دەفەرمون وشەی یەکەم قافە قاف بمعنای قل آمنت بالله ثم استقم بڵێ ئیمانم بە پەروەردگار هەیە و لەسەر ئەو دینداری خۆت براو خوشکم چەسپاو بە نەکەی شەیتان زەفەرت پێبەرێ خوشکێک بڵێ چەند ساڵ نوێژ و ڕۆژم کرد دوعام کرد خوای گەورە هەر هاوسەرێکی باشی پێ نەبەخشیم ئیتر سارد بوومەوە ئەها شەیتان لەو ڕێگایەوە بۆ نەیە قەناعەت پیتی یەکەمی قافە قل آمنت بالله ثم استقم پەروەردگار ئیمانم بەتەوە هێنا و لەسەر ئەو ڕێبازە سوورم هەتا ئەو ڕۆژەی دەمخەنە ژێر گڵەوە ئیتر ژیان زۆر کورتە لە چاو ئیماندا ئیمان نەکەی بسپێری بەوەی زەواجم بۆ کراوە یان بۆ نەکراوە دووەمیان نون نیەة خالصة لله وقلب سلیم نێتێکی پاک و خاوێنت هەبێ لەگەڵ پەروەردگارتا و دۆست خاوێن بێ خوشکم ئەگە کچێکی هاوتەمەنت شووی کرد پێت ناخۆش نەبێ لە دڵەوە حەسادت نەتگرێ تۆش ئەگە کوڕی برادەرەکەت ژنیەنە لە تەمەنی تۆدا بۆی ڕەخسا و خوا ڕەحمی پێکرد حەسود مەبە قەلبێکی پاک و خاوێنت هەبێ بڵێ ئینشاءالله خوای پەروەردگار ڕەحم بە منیش دەکا ألف وشەی سێیەم پیتی سێیەم أحب لأخيك ما تحب لنفسك چت بۆ خۆت پێخۆشە بۆ خەڵکیشت پێخۆش بێ کە یەکێ شووی کرد وابزانە تۆ دامەزراوی و دوعای خێری بۆ بکە چوارەمیان پیتی عینە عیش بتفاؤل مهما واجهتك التحديات هەمیشە گەشبین بە پیتی عین یعنی عیش یعنی بژی گەشبین بە حەز بە مردن مەکە خۆت بە چارە ڕۆژ مەزانە بەدبەخت نیتۆ چونکە تۆ ئینسانی تۆ ئیمانداری تۆ ئومەتی پێغەمبەری صلی الله علیه وسلم تۆ دوا ڕۆژت ڕوونە تۆ گۆڕت ڕووناکە تۆ هاوڕێی پیاوچاکان و ساڵحان و خواناسانی کاروانێکی دوور و درێژی شەیە وەک تۆ زەواجیان بۆ نەکرا و گەشبینیش بوون بە ژیان خۆشەویستم ئەگەر هەرچەند دەرگاکانی ژیانت بەڕوودا داخرا هەمیشە گەشبین بە دڵنیا بە جاری وایە کوڕێکت دەست نەکەوتۆ خۆشی بووی بەڵام خێری تێدا بووە لەوانەیە ئەو کوڕە وەفادار دەرنەچوو بێ ڕۆژی ئەم چوارشەمەیە لە یەکێک لە شارەکانی ئەم کوردستانەدا کچێکی خۆناغی 12 ئامادەی کە لە ئیمتیحانی کیمیا هاتە دەرەوە لە بەردەمی خوێندنگاکە کوڕێک دەزڕۆژە دەماچەی لێکرد و کوشتی لیان پرسیەوە ئەم کچەت بۆ بە خەڵتانی خوێن کرد و دەست بەجێگیانی لە دەستداوەتێتی چوومە خوازبێنی و ڕەتی کردومەوە من کەسێک نیم خەڵک بتوانە ڕەتم کاتەوە دەیکاکە ئەمە بەڵایەکی گەورەیە لەوەرەوە جاری وایە کچێک شەرنی هەر کوڕێک مەرحەبایەکی کرد بە موبایلێکی بۆ کرد بە وابزانە خۆشبەختە چیاڵە بەدبەختێکی ئەوات توش نەدەبوو کە خوا پاراستووی لەو گورگانە ئەوە ڕەحمەتی خوایە عیش بژی گەشبین بە بەژیان پیتی تا توكل بيقين تام على من بيده ملكوت كل شيء فجبو خواه بستا كوا أرزو آسمانا كان همي بدستي أوويا خزيني رحمتي والايا درقاي رحمتي لكزدان آخره بم قناعة بم تنزبيته أم معناه وفجي